کچم لۆ دەگریەوە لەبەر هەڵۆی بەڵێ باوکە هەڵۆ زۆر تەداخولی ژیانی تو کە هەردوو لاقی دەشتێنی هەڵۆ بوویتە ئەو پیاوە جێچەرمان پێ بکە ئەتوشایانی هەڵۆی نی دزەکی وا چییە؟ باوکە ئەو ڕۆژە شاد بۆ بەردرگا نەمێرە پێت بڵێم کچم لۆت نەگۆ پێم برێ چۆن دێتە بەردەرگای دیرتی تون دەکا باوکە گیان من دڵم باش ناڵێ ئەم جارە شتێکی زۆر خراپ ڕۆیە کچم هیچ خەم مەخۆ هەتا بابت لە پشتت بی هەڵۆ کچمەوە دەرگای بزان دەرگای ناکەیەوە باش باوکە گیان هەڵۆ دەبی دەردەکەت دەمێ نای خۆ لەبیت بستەوە بەس بە خۆم دەزانم چ لێ دەکەم هەڵۆ بێزارت کردین ئەمنەمە دەکەیتەوە نایکەمەوە بۆ هاتوو وێرە کوێ کچم کوامە کچمەوە کێیە قسەی لەگەڵ باوکە چێ کچمەوە ماما کورە چۆن جورئەتت کرد پێی لە ماڵەکەی مندا بنێ ها بڕۆ دەرێ هەی دەست بڕۆ دەرێ مامە دزنیمە هاتیمە دوو قسە لەگەر دەکەم وەکو پیاوان تەنها دوو قسە کورە پێت دەڵم بڕۆ دەرێ هاشام لێ کردی بڕۆ دەرێ هەی دزە بڕۆ دەرێ ماما ئەوەی بزانە گۆشت و خین لێک جیا نابتەوە تازە لەکن زاوایەکەتان بووم لە بۆم مارکوش کردن کورە ئەتۆ چ پەیوەندیت بە زاوای مە هەیە ها لۆ تەداخولی ژیانی مە دەکەی دەبۆستە تۆش مامە نامەیە بێ ڕێزیت بەرامبەر بکەم لە من گەورەتری ئەوەی بزانە لانە هەر لە بۆ منە لانە باشە چەندین ساڵ خۆشەویستیمانەت ئەوها بە ئاسانی فرۆشت لانە تۆ دەزانی من تۆم لە خۆم خۆشتر دەوێ ئاوە منت فرۆشت دڵنیام لەوەیەوە هاوسەرگیریە بە زۆریە و ئەوەت بزانە مامە لەبەرەوەی مامی قسەت بەرامبەر ناکەم بەڵام ئەوەی بزانە لانەیان لە بۆ منەیان ژەرتان لێ تاڵ دەکەم کورە پێت دەڵم بڕۆ دەرێ لانە شایانی دزان نییە نایدەمە تۆ بڕۆ دەرێ لانە هەر هی منە بڕۆ دەرێ لەبەر چاو ون بە